چیرۆکی سەرکەوتنی ئەو کۆمپانیایەی ئێستا خاوەنی ڕانج ڕۆڤەرە. لە ساڵی 1991 ڕاتان تاتا بوو بە سەرۆکی گروپی کۆمپانیای تاتا بۆ ئۆتۆمبیل. تاتا یەکێکە لە گەورەترین کۆمپانیا هەندیەکانی پیشەسازی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان لە وڵاتی هیندستان. دواتر لە ساڵی 1998 کۆمپانیای تاتا ئۆتۆمبیلێکی ئاسایی دروست دەکات بە ناوی تاتا ئەندیکا کە بووە یەکەمین ئۆتۆمبیلی سەرنشین لەلایەن کۆمپانیایەکی هندیەوە دروست بکرێت. بەڵام کاتێک ئۆتۆمبیلەکەی دەکەوێتە بازاڕەوە بەو شێوەیە نەبوو کە چاوەڕێی دەکرد، بەڵکو ئاستی فرۆشتنی کۆمپانیاکە زۆر لاواز بوو. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕایەوە کە لە سەرەتاوە گرنگی بەلایەنی کارگێڕیەکەی نەدرابوو، تەنها گرنگی بەلایەنە تەکنیکیەکەی درابوو. ئەوەش بووە هۆی ئەوەی کۆمپانیاکە تووشی شکستێکی گەورە بکاتەوە و بڕیار بدەن کە کۆمپانیاکە بفرۆشن. لە ساڵی 1999 کۆمپانیای فۆرد ویستی کۆمپانیای تاتا بکرێتەوە و یەبانگێشتی دەستەی بەڕێوەبەرەتی کۆمپانیاکە دەکات بۆ ئەمریکا. بۆ ماوەی 3 کاتژمێر کۆبوونەوە دەکەن، بەڵام لەلایەن بەڕێوەبەری کۆمپانیای فۆردەوە سوکایەتی بەڕاتان تاتا دەکرێت. پێی دەوترێت کە ئەو هیچ شتێک لەو بوارە نازانێت. ئۆتۆمبیلەکەیان ئۆتۆمبیلێکی سەرنشینی نییە، ئەوان وەک هەلێک و چاکەیەک کۆمپانیاکەیان دەکردنەوە. ئەوەش بوو هۆی ئەوەی ڕاتان زۆر تووڕە بکات، بۆیە بڕیار دەدات کە بە هیچ شێوەیەک کۆمپانیاکە نەفرۆشێت. لە دوای گەڕانەوەیان بڕیار دەدات باشترین ئۆتۆمبیل دروست بکەن، بۆیە هەموو هەوڵەکانیان دەخەنەگەڕ بۆ دروستکردنی باشترین ئۆتۆمبیل. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کۆمپانیای تاتا توانی ببێتە یەکێک لە باشترینەکان. لە ساڵی 2008 بووە خاوەنی پڕفرۆشترین ئۆتۆمبیلەکان لە بازاڕدا. لەو کاتەشدا کۆمپانیای فۆرد بەدەست خراپی بازاڕیانەوە جیان ناڵاند. لە هەمان ساڵدا لەلایەن ڕاتانەوە پێشنیار بۆ کۆمپانیای فۆرد کرا کە ئەوان دەیانەوێت ئۆتۆمبیلەکانی جاگوار و ڕانج ڕۆڤەر بکردنەوە کە بەشێک بوون لە فۆرد و بەدەست بێ بازاڕیانەوە جیان ناڵاند. جارە بێڵفۆرد و تیمەکەی گەشتیان کرد بەرەو بۆمبای لە هیندستان. دەستیان کرد بە کۆبوونەوە لەگەڵ دەستەی بەڕێوەبەرایەتی تاتا. لە کۆبوونەوەکەدا بیڵفۆرد بەڕاتان تاتای وت تۆ کارێکی زۆر گەورە لەگەڵ ئێمە دەکەیت کە ئەو دوو ئۆتۆمبیلەمان لێ دەکڕیت، سوپاست دەکەین. ڕاتان لەو کاتەدا دەیتوانی بە هەمان شێوەی یەکەمین جاری فۆرد وەڵامی بداتەوە، بەڵام ئەوەی نەکرد چونکە بە سەرکەوتنەکانی توانی باشترین تۆڵەی خۆی بکاتەوە. لە ئێستادا جاگوار و ڕانج ڕۆڤەر باشترین و پڕفرۆشترین ئۆتۆمبیلەکانی کۆمپانیایی تاتانن. ئەمە چیرۆکی سەرکەوتنی ئەو پیاوە بوو کە هەرگیز کۆڵی نەدا و دواتر توانی ئەو ڕقەی کە هەیبوو بە سەرکەوتن تۆڵەی بکاتەوە.